ڕێباز ئەکرم کرێکاری نەخۆشخانەکانی هەڵەبجەیە ماوەی 6 ساڵە گرێبەستە بەوەی بڵاوکردنەوەی پۆستێک لەسەر تەندروستی هەڵەبجە و نووسینی کۆمنت وەک خۆی دەڵێت ماوەی 2 مانگە دەرکراوە. ئەو کرێکارە گرێبەستە بۆ پەیام قسە دەکات و هۆکاری دەرکردنی لە کارەکەی ڕوون دەکاتەوە. کرێکارم 2 ساڵی لە تەواوی بووم 4 ساڵ لە شێت فاتیح ماوەیەکی زۆر موچە ماوەن مەگەر 6 مانگ بەسەرێکەوە بێ موچە بووین منیش لە تاوەی کە بێ موچە بێتاقەتێکی زۆر و ناڕەحەتێکی زۆرم چاشتەوە کە ئاوە چەندێک ئیشەکەین و هیلاکەوی ماندوو بینین پارەمان نەدرێتێ هەستەمە پۆستکردنی هەنێشە کە پێیان داوم لە ڕێ ئەو پۆستە بۆ بۆنێ ئەو پۆستە منیان دەرکردووە ئاخە خۆشتێکی خەڵەتم نەکردەوە کابراایك 6 مانگ مەعاش نەگرێت ئەبێت چاوەڕێی چی بکەی من لەستان خۆش بێت دەستخۆشیان لێ بکەم 2 مانگی زیاداوم سەرەتا لە ئەمڕۆبانیان پێکردن وردە ئەسا شتەکە نۆرماڵ بووەتەوە کەس لێم ناپرسێتەوە 2 ساڵ لە تەواوی بووم ها چەند پێشتر لێرە مانگرتن بووە بایکۆت بووە یعنی لەگەڵ دکتۆرەکانە نەخۆشمان چارەسەکرێت ئیشی من نییە ئیشی من کرێکاری بوو لە CPR-مان لەگەڵ دکتۆرەکانە کرد کارمەند نەهاتەوە خستخانە خۆم نەقڵ کرد بۆ شێت فاتیح لەوێ ماوەیەکی زۆر داوام کرد 4 ساڵ لێوە بووم لەوێش بە هەمان شێوە بایکۆتێک ڕوویە منیان کرد بە حەرز کە من پیشەکەی من کرێکارە 6 دانە مانگ بە تاقی تەنیا لەوێ حەرز بووم. ڕێباز پاش لە دەستدانی باوکی ئەرکی بەڕێوەبردنی خێزانەکەی لە ئەستۆ گرتووە پێش ئەوەی لە کارەکەی دوور بخرێتەوە چەند مانگ جارێک موچەیەکی کەمی پێدراوە. مدیر عامێک ئاوا لە پلە پۆستێکی گەورەیە بێت خۆی بەزێنێ بۆ ئاسی کرێکارێک کە بڵێتەوە بۆچی پۆستێک و کردووە ئەوێ قەیسێکا من پۆستێکم گرێ غەڵەتم گرێ خۆ کەسم نەکوشتووە با بیتوانایە بە ڕێگەیەکی تر حەلی کردای ئەم کێشەی کردای عقوبەیەکی بدامەبی تا ئەوە هەفتەیەک مێرەوە 2 ڕۆژ فەسڵی بەڵام بۆچی یەکسەر نابڕاوم کە من ڕۆژم لای بڵێم داوای لەبردن بکەم وەتی کاکەوە تۆ داوای لەبن بە زۆری لێ قوبوڵەکەم ئەوێ پۆستێ بکەیت و داوای لەبرنکردن لە من بکەیت و لە خەستخانەی بکەیت و نازانم لە کی بکەیت و داوایش بەتەمایە من داوای لەبرنەکەم بکەم و وازم لەبێنی هەروەکو ئێستاوا بوو. لەبارەی کێشەیەم کرێکارە پەیام پەیوەندی بە تەندروستی هەڵەبجەوە کرد بەڵام بەرپرسانی تەندروستی ئامادە نەبوون قسە بکەن. ڕێبازێکێکە لەو کرێکارانەی بۆی داواکردنی ماف و موچەکەی خۆی و نیگەرانی لە تەندروستی هەڵەبجە دەرکراوە و داوا دەکات ڕای گشتی لەسەر گەڕانەوەی مافەکەی کە کرێکاری گرێبەستە بێتە سەرخەت. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.